پیاوچاکێک ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرموێت بە بەخشینی ماڵ دەگوترێت سەدەقە، چونکە بەڵگە و نیشانەی ڕازگۆیی ئیمانەکەیەتی، چونکە ماڵ خۆشەویستە لە لای خاوەنی نەفس. نەفسی مرۆڤ ناتوانێت شتێک ببەخشێت مەگەر خۆشەویستێکی گەورەی لە دواوە نەبێت. خۆشەویستان، ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین. ئەو مانگە مانجی بەخشندەیی و مانجی پیرۆزیەکانە. تەوەری ئەم ڕۆمان تایبەتە بە بەخشین. لەو بارەیەوە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاوڵاتیانی خۆشەویست لەگەڵمان بن. زکاتێکە خۆ دەستی ڕاستێدا گەرە دەستی چەپێ پێ نظام بێ. هەر کەسێک فەقیرە ئەمن لە ناو تەعزیری مەناوم سالارە با بێتن لە کرە من نانی بخوا گەردەنی باب و باپیریشی ئازاری. ڕاستی زەکاتمان پێویستە ناوێرین بێنە پێشاشە، ناوێرین وەرگرین. یعنی خەڵکانێکە خێری وەرگتووە زەکات وەرگتووە حیای چۆل ناوە ئەو کۆمەڵیە. ئەگەر بێت و بکرێ بە تەواوی بکرێ قەنەعەت بکەن فەقیری زۆر کەم دەبتەوە، نارێم نامینێ بە زۆر کەم دەبتەوە. تەڕخەمان لەسەر زەکات و بەخشینە. قسەیەکت هەیە لەسەر زەکات و بەخشین. ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین و داوات چیە لەو کەسانەی کە خاوەنی ماڵ و سەروەتن و هەندێک کەسیشمان هەیە ڕەنگە پێویستیان بە بەخشین بێ. قسەیەکت هەیە لەسەر زەکات لەسەر بەخشین. وەک تێزانین ئەسماعیل و حوسنادا نۆت و نەیحەب ناوێ خودێ هەنە. بە ئەسماعیل و حوسنا دەما مەرب زەکاتێکە خۆ دەستی ڕاستێدا گەرە دەستی چەپێ پێ نظام بێ. لێ مخابن وەک متزانن سەر چاپەمەنیا جوواکی دەمێن داویە کەسێن کۆ تشتێکی بچووک ژی دەدە وی پارڤەت کە وەکا کۆ ماڵێ باوی بە ماڵێ خودێ دەدە نەخێرا خۆ دەدە ماڵێ خودێ دەدە زکاتا خۆ. لێ مخابن دەمێ داویە سەر چاپەمەنیا جوواکی زێدەتر ڕەکلەما خوادکن ئەف جید ئالی ئۆلیدا دە ئالی ئەحلاقیدا دە ئالی قورئانێدا دە ئالی ئیسلامێدا دینێ کۆژ ئالی خودێ و هاتیە نەجاییزە تشتێکی کۆ وساب بکن. جوەیەکێ ئەم جی بانگ لێ کەسات کن دەستێ ڕاستێ تشتێ دەدە گەرە دەستێ چەپێ نظام بێ. دەست خۆش بێ. دەپرسم قسەیەکت هەیە لەسەر ئەو کەسانەی کە دەیانەوێت لەم مانجی پیرۆزی ڕەمەزانەدا زەکات بدەن، بەچێ بیدەن، چۆن بیدەن؟ بەێ وەک دزانن ئۆلا ئیسلامێدا زکات پارڤەکردنە. یعنی هەری ڕۆژهەلاتا ناویندا عمەتا محەممەددا عمەتا ئیسلامێدا زەکات تشتێکی گەلێکی گرینگە تایبەتی ژوەیەکێژی گەرەل سەر زەکاتێ ئەم زێدەتر بسەکنن زەکات حەقی فەقیرایە نە حەقی دەوڵەمەندایە. جوەیەکێژی گەلە ئەم زەکاتاخوا بگینن فەقیرە وهایە کەسی ژێ تنەبە ئەم ویت کارم بێشن. تەوەڕەکەمان لەسەر بەخشینە. ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین. ئەو مانگە مانگێکی پیرۆزە و مانجی بەخشینیشە و قسەیەکت هەیە لەسەر بەخشین پێویستە بەخشینەکانمان چۆن بێت و بیدەین بەچێ؟ بەناوی خوای گەورە و بەخشندنەوە میرەبان. من خۆم لە سلێمانیەوە هاتووم. سپاس دەکەم. پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانەکە. بەخشین زۆری بەخشین زۆرە. ئەگەر ئینسان بێ ببەخشێ بە نهێنیە بەخشێ. بەخشینێک ئەگە بدەوێت زەکات لە ڕووی زەکاتەوە فەرمووی ئینسان ئەگە بوێ زەکات بە لە هەر شوێنێکا بێ منتیقەکەی خۆی زانێ فەقیر چەنە فەقیرێ لە دەورەکەی خۆی بەدەستی خۆی ئەیبەخشێ. ئەمڕۆ لە میدیاکان زۆر بڵاو بووتەوە کە بەخشینێک ئەبەخشێ بڵاوی یەکاتەوە فڵان کەس ئەوەی بەخشی بۆنە و فڵان و بەفیسار. بەڕاستی منەوە بە باشی نازانم. ئێستا من لە حاز خۆمەوە ئەزانم شێ فەقیرە شێ هەژارە شێ نەبووە کوێ نەدارە زەکاتی چۆن پێشکەیان پێ ناشێ هەموو لە حاز خۆی ئەزانەگە خۆی لە هەڵەنەیە. جا ئەگەر منیش نەیزانم مامۆسای ئاینی هەیە پرسیارکە بە هەڵەیان نەچێ و ئەو زەکاتە ئەو بەخشینی ئێدا بە کەسێک مستەحەق بێ نەیا بە هەدەر نەیا بە کەسێک خێرەکەشی لەدەست بچێ هەم ئەم دنیا هەم دنیاشی لەدەست بێ. ئەوە ڕێی خۆم. تا ئێستا بەخشیوتە؟ بەڵێ
بەڵێ بەخشیومە بە کەسێکم بەخشیوە دوایی گوێم لە هەنێک کەسی تر بووە پەشیمان بوومەتەوە بۆ هەر یەکی بەلای خۆیایی تاشێ ئەو ئەڵێ بەو کەناڵە گوناحەبی بەخشی ئەو ئەڵێ بەو مەی بەخشە ئەو ئەڵێ بەو مەی بەخشە ئێستا خەڵکی مسلمان وا تێماوە نازانم بیبا بۆ کێ کاکە ئێستا من بیبم بۆ کێ نازانم ئەیبێ بۆ فەقیرێ ئەڵێ بردوومە بۆ فڵان کەس ئەڵێ وەڵای ئەوە زەکاتی پێ ناشێ دەمێ بپرسم لەو کاتێک کە مرۆڤ دەبەخشێت لە ناخیەوە هەست بە چی دەکات حەز بە مرتاحیەکی زۆرەکە کەسێکی مسلمان کە خوای گەورە سەروەتێکی پێداوە ئەی بەخشێ لە پێناوی خوای بەخشێ ئەم لە ناخی دڵەوە مرتاحە بێ بەس ئایا خێرەکەی گەیشت بێ نەگەیشت بێ ئەم مرتاحە خوای گەورە خۆی زانێ هیچ کەس نازانێ ئەم خێرە گەیشتووەیان نەگەیشتووە نایزانە بەس خوای زانێ کەواتە ئێمە دەبێت پێشەوەی ببەخشین ئەوە بزانین کە دەبێت لە پێناوی خوا بیبەخشین گومان ئەوە گومانی تیان نییە ئەبێ لە پێناوی خوایە بێ ڕیایی نەبێ خۆ دەرخستن نەبێ خۆ پیشاندەر نەبێ بۆ خەڵک من شتێکە بەخشم بۆ خەڵک بیزانێ کاکە ئەم دەسەی بەخشێ با ئەو نەیزانێ کاکە بەس خوا با بیزانێ بۆ من چم ڕیکلامی بۆ بکەم مامە جاماندی نەبی و کاتت باش سپاس دەکەم بەخێر بێن سپاس دەکەم بابەتەکەمان لەسەر بەخشینە چ قسێک تێ لەسەر بەخشین بە خودای ئەوەی کە هەبوونە لەلای من ئەوەی کە هەبوونە زۆر پێویستە یارمەتی هەژاران بداتن زۆر پێویستە نەک کابراایەک لەو لای هەبوون بیتن میسال لە بۆ کە خانی هەیە یان هەر شتە چی هەبیتن وەڵڵاهی ئیستاهل نییە وەڵڵاهی ئیستاهل نییە والله ئەو ئێستا شخصێ بابێ دەکرە من ئەمن لە ناو تعزیریمە بابێ شخص بێتەکرە من لە بۆ زەکاتی لە بۆ ئەوەی بەخۆم دەیبم لەگەری لەگەرم بێتن شخص لەگەرم بێتن دەیبمە ئەو ماڵەی کە زۆر محتازە واللهی لە بۆ نمونە دونیا ئافرەتە کاتیە ئەلێرە یاڕەبی خوای لە خێری دەرنەکەی ئەلێرە هاتیە دانیشتە گوتی یەک فلسم نییە گوتم دانیشە چ دەوێ ئەم لە بۆ دەکەم نەفەرە کەبابم دایتێ قسەی کردیە گوتی والله سبەنی عملیات دەبم والله وبالله وتالله گوتی عملیات دەبم والله ئەوڕۆ عملیات بووە مەسروفی هەموو شتە لەسەرم بووە کە ڕۆژانە ئەمن لێرە ئیش دەکەم ئەمنیش بەخۆشم فەقیرم بەڵام شخصی وامان هەیە هەبوونە بابێتن وەکی مەردان بێتە مەیدانێ لە بۆ فەقیران وەکی مەردان بێتە مەیدانێ لۆ چییە لەگە خۆ دەبێت چێندە دەبێت چێ وەرە پێم بڵێ دەبێت چێندە لە ڕێ ئەو خۆ پێغەمبەرەی دەبێت قەبران ئەی چاوەکەم یعنی لەگەرت پارەکە و ماڵ و مولکەکە لەگەر دێتە خەبری کورە کاکە وەڵڵە ڕاست نییە یان نەبۆ دیعایی وەڵام من هەیتم دەسم دەبەخشم کورە هەمووی درۆیە مەردی پیاوان بیبێتە مەیدانێ ئەی فەقیرمان هەیە ئینسانی فەقیرمان هەیە با یارمەتی بداتن ناکرێت تۆ لەسەر ئەوەی کە لێرە ئیش دەکەی ڕەنگە بە ڕۆژانەیەکی دیاریکرا و ئیش دەکەی و ئامادە بووی یارمەتی کەسێک بدەیت کە پێویستی بە نەشتەرگەری بوو ئەوە لە ئیزاعەکەین گو وعد دەدەم هەر کەسێک فەقیرە ئەوڕۆ سێزدەمینی ڕەمەزانەیە هەر کەسێک فەقیرە ئەمن لە ناو تعزیری مەناوم سالارە بابێتن لەکرە من نانی بخوا گەردەنی باب و باپیریشی ئازابیتن فی سەبیل الله بابێتن هیچ مانعم نییە فی سەبیل الله یعنی شتێک لە پێناوی خوا ئێمە پێویستە هەر شتێکمان کرد لە پێناوی خوا بیکەین ئێستا دەبینین بۆ نمونە ڕەنگە هەندێک کەس یعنی بە دیاریکراوی بەخشینەکانیان زیاتر لەبەر خەڵکە کاکەژیان بە قوربان دەبم ئەم بەکەلێک نایەتن ئەتو فەقیر بێم بە ئاشکرا والله ئەگە زەکاتی بدەیت دەبی ئەمە زەکات بدەمێ دەبی دەستی شت ماچکەم ئەوەی باش بزانە بە مەمنونیش دەبی لێم وەرگری ئەوەی باش بزانە ها نەگوڵە ڕاوەستە ها ئەوەندە پارێت بدەمێ ها ئەوە دیعایە برای ئەوە لە بۆ ناوە لە بۆ بەرە حەسن کوتاییدا چ قسەکەت هەیە گەر
بۆ نمونە بەرامبەر بۆ کەسانەی کە دەیانەوێ ببەخشن ئەمن ئەوەندە دەرێم ئەوانەی کە هەبوونن زۆر خۆشە بگەڕێن کابرا ئێستا هەلبیتن بیداتێ نەک بە ئاشکرا هەتا ئەم بزانم ئەتو بزانی یەش کە بزانیتن ئەوهانە بچی دەرکەی لێ بداتن وەرە کاکە ئەتو نەبوونی کاکە هەیتم هەیتم وەنیە هەیتم دەچم کورە ژنە چینە بۆ کوڕەکەی دەیرم خانیە چلۆ دەکڕم سیارە چلۆ دەکڕم دا بەم پێی ئیش کاتن کاسبی بکاتن ئەمە زەنجینی مردمان هەیە پیاومان هەیە ئەوانیش مردانەنە بەڵام زۆریان لە بۆ دیعایە داواش دەکەم دووبارە دەرێمەوە ئەوەی فەقیرە بابێ لەکنە من نانی بخواتن یەک فلسیریە وەرناگرم فی سەبیل الله هەمووی فی سەبیل الله ئەگەر ڕۆژانەکەی خۆم لە سەدا نابیتن دوو قاتیشم لە سەدا نابیتن خواردنەکەی عایدیمی مامۆستایەکی بەڕێزی ئاینی چی ڕۆژێک دەجێڕێتەوە لەسەر بەخشین دەڵێ پیاوێک لە باکووری کوردستان پیاوێکی بەناوبانگ و خاوەنی پارۆپولێکی زۆر بوو زەنجیم بوو بەڵام ئەو پیاوە منداڵی نەدەبوو چەندەها شوێنیان کرد تاوەکو منداڵێکیان ببێ 15 ساڵ نزیکەی 20 ساڵ بەسەر ئەو باسەدا تێپەڕی و ڕۆژێکیان منداڵێکیان بوو منداڵەکەیان کوڕ بوو ئەو کەسانەی کە تامەزرۆی منداڵن لە کاتێکی درەنگ دەبنە خاوەنی منداڵ زۆر بە تامەزرۆییەوە ئاگایان لە منداڵەکەیانە و منداڵەکەیان زۆر خۆش دەوێت ساڵ ڕۆیی کوڕەکە بوو بە 5 ساڵ شەوێک منداڵەکە تووشی نەخۆشیەک بوو نەخۆشیەکی دەگمەن تای بەرز دەبەوە ئیدی لەو شارە لەو وڵاتە چەندەها وڵاتی تر هەموو شوێنێکیان پێ کرد پزیشکە بەڕێزەکان بە باوکی ئەو کوڕیان گوت ئەو مناڵە نەخۆشیەکی دەگمەنی هەیە و چارەسەری تەنها لای خوای گەورەیە ئیلا مەگەر خوا چارەسەری ئەو منداڵە بکات وتیان تۆ دەبێ شتێک بکەیت ببەخشە لە پێناوی خوا دەوڵەمەندەکەش وتی بەخشین ئاسانە هات جوانەگای دەهێنا 400 کیلۆ 500 کیلۆ سەری دەبڕی و دەیکردە خێر بەسەر هەژاراندا مزگەوتی لەسەر ئەرزەوە بنیاد دەناو کامل مکەمەل دروستی دەکرد چەندەها خەڵکی فەقیر و هەژاری دەحەساندەوە دەیکردن بە خاوەنی ماڵی خۆیان بەڵام منداڵەکە ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو تا گەیشتە ئەو ڕۆژەی کە باوکو دایکە بێهیوا بوون لە چارەسەری منداڵەکەیان پزیشکەکان نەیانتوانی چارەسەری بکەن مناڵەکە لە ماڵەوە هەموو جیهازێکی پزیشکیان بۆ دانا و پزیشکیان بۆ گرت و ڕۆژانە دەهات سەردانی دەکرد بەڵام هەر بێهودە بوو چارەسەر نەکرا ئەو دایک و باوکە شەوانە بنورە ئاگداری منداڵە تا بەرزەکەیان دەبوون شەوێکیان باوکەکە بە دایکەکەی وت تۆ بخەوە زۆر ماندووی منەم شەو ئاگداری کوڕەکەم دەبم دایکەکە خەوت خەوێکی قوڵ باوکەکە ئەوەندە بە دیار منداڵەکەەوە گریا بەرەبەیانی کرد مەلاوتی الله ئەکبەر الله ئەکبەر نوێژی بەیانی بوو مناڵەکە هەر تاکەی بەرز بوو ئیدی باوکەکە بەخوای سپارد و دڵی نەهات دایکەکەی هەڵسێنێ هەستا هاتە دەرەوە سەیری کرد جەوێکی زۆر ساردە ئەفر دەبارێت دەستنێژێکی شوشت و وشتی بچێ بۆ نوێژی بەیانی مزگەفتێک لە لای ماڵیان دیارە نزیک بووە کە لە ماڵەوە هاتە دەرەوە بینی سێ بێچوە پشیلە لەبەر دەرکەی ماڵی ئەو کوڕە دەخولانەوە بە دەوری دەرکەکەدا پیاوەکە دەڵێ
تەمەشام کرد وەکو ئەوەی کە شتێکیان داوە شتێک داوا بکەن لێم منیش هەستم کرد برسیانە و سەرمایانە بەپە لە گەڕامە ژوورەوە و ساردکەراوکەم هەڵدا و چەند پارچەیەک گۆشتم هێنا و پارچەم کرد و لە پێشی پێچۆ پشیلەکانم دانا پێچۆ پشیلەکە خەریکی خواردنی گۆشتەکە بوون تێرەپڕیان خوارد کات درنجی کرد بۆ بانک چوون بۆ مزگەوت نوێژی بەیانیم کرد و هاتمەوە بینیم پشیلەکان پێچۆ پشیلەکان چەند مەترێک لێم دوور بوون بەڕاکەڕاک خاریاندا بۆم هەم دیسان لە دەوری پێەکانم دەسوڕانەوە زمانیان نەبوو بەڵام من تێگەیشتم دایانویست سوپاسم بکەن ئیدی منیش دەرگاکەم کردەوە و بێچۆ پشیلەکان بە پێشم کەوتن و لەسەرمان بردم نە ژوورەوە هاتمە ژوورەوە چیم بینیم منداڵەکەم پاشی چەند ساڵ چاوەکانی بریسکەی دەدا و چاوی کردبووە سەیرم پێات بەپە لەپەل دایکیم لە خەوەر ساند و وتم هەستا دایکیشی هەستا و بەترسە وتی چی بووە وتم هەستا پێشەوەی من پێی بڵێم وتی خەونێکی زۆر ناخۆشم بینی وتم چی بوو وتی هەڵۆیەک هات دەویست کوڕەکەمان ببا بەڵام سێ بێچۆ پشیلە لە دەوری مناڵەکەمان دەسوڕانەوە و پەلەماری هەڵۆیەکەیاندا هەڵۆکە زۆر هەوڵی دا کە منداڵەکەمان ببە یاخود بیخوا یاخود شتێکی لێ بکە بەڵام ئەو پشیلانە نەیانێشت پێکەنینێکی بەشۆکاوی سەیرم پێات ئەلەوێ لە خۆمم پرسی و بە خۆمم وت ئەو هەموو خێرەی کە کردم لە پێناوی خوا نەبوو بەس ئەوەی کە خەڵک بزانێ من خێر دەکەم بەڵام خواردنی ئەو سێ بێچۆ پشیلە و داڵدەدانیان و پاراستنیان ئەوە تەنها بۆ خوا بوو لەبەرەوەی بەس خوا ئاگای لەو بەخشینی من هەبوو ئێمە لە کەناڵ دیمەن پرۆگرامێکمان هەیە لەسەر بەخشین لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا ئەگەر بتوانانی قسەی لەسەر بکەی سوپاس دەکەین دەرد ناچوێنین بەس قسەکردن بێزەحمەت بەس قسە بکە یعنی با دەرنەچی دەم و چاوت دەرناچیتن بەس قسەکردن ئەگەر بتوانانی قسەی لەسەر بکەی سلام علیک کاتت باش ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزانداین بابەتەکەمان لەسەر بەخشین و زەکاتە چ قسەیەکت هەیە لەسەر بەخشین و زەکات بەخێراتتان دەکەم بەڕاستی لەسەر بەخشین و زەکات بڵێم سێ یعنی سێمە خۆمان ئێتکانە منتقەشی هەژار نشینە خۆمان هەژارین یعنی پلەی ئاستی داراییمان لە خوارەوەیە ڕاستی بەڵام بیداچ بۆ حەزمەکە قسە بکەم ڕۆژانە خەڵکانێک دێ بەخۆ بە کامێرەوە یعنی خێشینە زەکاتەشینە لە بوومان مڕعاتیمە ناکە نازانی ئێمەش کە منداڵما هەیە و خانەوادەما هەیە و حەز ناکەن ئێمە خۆمان لەناو خەڵک بە هەژار پێشان نەداوە ڕاستی و ناشمانەوە یعنی خەڵک بە هەژاریمە بزانی دەمەوێتن شتێکی گرنگ باز بکەم ڕاستی مادەم هاتوونە بەخێر بێن زەکات واجبە خێر نییە یعنی پێشوەی کە خێر بێ واجبە ئەو دوای واجبەکە خێرە ئەن پێویست ناکە بۆ دەستکەوتێکی خۆیان بۆی بە ڕێکخراوەکەیان بە نێو دەوڵەتی بێن بۆ ماڵی خەڵکو و خەڵک تەسویرکەن باسی شتێکت کرد دەمەوێت جەختی لەسەر بکەمەوە وتت ئێستا بەخشین ینی بەشێکی زۆری لە پێناوی خوانی ینی چۆنە بۆ من ئەو کەسی کە دەبەخشێت هەموو خەڵک دەیزانێت کە دەبەخشێت ئەگەر تۆزێک بێ پێش سوپاس دەکەم برای بەڕێز من دەمەوێتم چت پێ بڵێم یعنی ئێستامە بێزار بوونی لە هەندێک شت ڕاستی زەکاتمان پێویستە ناوێرین بێنە پێشاشە ناوێرین وەرگرین یعنی خەڵکانێکە خێری وەرگتووە زەکات وەرگتووە حیات چۆلنەوە ئەو کۆمەڵگەیە بە شەقامێکدا خەڵک دەزانێت چەندی وەرگتووە چەندی لە ماڵە خەڵک دەزانێت چەندی پێویست بووە یعنی لەگەڵ ڕێزم هەندێک کەناڵ هەیە دەچتە ناو ماڵی خەڵک دەست بە گریان دەکات تەسویری گەورە و گچکە و ئافرەت و منداڵی دەکات بەس فیسەبیل لێ 50,000 بداتێ یعنی بەڕاستی ئەو شتانەیە کە ئێمە پێمان ناخۆشە ینی خاستن زەکاتەوە دەکەیت لەسەر زەکاتە زەکات واجبە پێویستە ئەو کەسێک کە زەکاتەکە بۆم دێنێ مەمنونیش بێ کە لێی وەرگرم تاوەکو ئەو فەرزە ئەو واجبەی لەسەر لابسی ئەو ئەرکە قوچەی لەسەر لابسی ئەو جە من سوپاس بکەم شەخسی
یعنی شتێک نییە پێویست بۆ بکاتەوە بە علەنی بەم یعنی من تەسوورکەوی پێشام دێت تاکو خەڵک چاوت لێ بکە چکەوەکە ئیسلام بێت خۆی پێویستە بزانێتەوە زەکاتی واجبە لەسەری. دەمێ بپرسم ئایا ئێوە چاوەڕێن لە بەخشندەی خەڵک یعنی لەو ڕەمەزانەدا تانەوێ خەڵک بەخشینەکانی خۆی بدات بە ئێوە؟ ئارێوەڵا زۆریش چاوێن زۆریش پێویستمانەوە زۆریش سواسیان دەکەین بەڵام بەڕاستی ئەوەی پێمان ناخۆشەکە بۆ ڕیایی بێ بۆ دنیا بێ یاخود بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بێ ئەو کەسەیان ئەو لایەنیان ئەو ڕێکداوە ئەگەر تەنها بۆ خێر بێ بۆ خوای بێ ئەمە مەمنونیشین زۆریشمان پێویستە و ئیشاڵە بۆیش خێرەکەی زۆر زیاتر لەوەیکەوە لە میدیاکان پێشان مامدات. سوپاس دەکەین هەرچەندە نەدویست کە دەربچی بەڵام تەنها دەنگە دەرچوو. خۆشەویستان بەخشین ئەو بەخشینەیە کە تەنها خۆت و خوا و ئەو کەسێک کە پێی دەبەخشی بزانێت ببەخشن لە پێی ناوی خوا لەبەرەوەی ئەو مانگە مانجی بەخشینە. سوپاس دەکەین ئینشاءالله خوا ئاگای لە هەمومان دەبێت و خوددا هەمومان دەپارێزێت. سوپاستان دەکەم دووبارە بەخێر بێنەوە زۆر سوپاس. ئەو کاتت باش باشتر زۆر سپاس. سوپاس دەکەم تەوەرەکەمان لەسەر بەخشینە ئێستا ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داین مانجی ڕەمەزان مانجی بەخشین و هەموو پیرۆزیەکانە و لەو مانگەدا موسڵمانان سەکاتەکانی خۆیان دەبەخشن و چ قسەت هەیە لەسەر بەخشین دەتەوێت بەچێ ببەخشرێ؟ بەڵێ پێشەچی بەخێرتان دەکەم سوپاسان دەکەم ئەو کەسانێک کە دەوڵەمەندن من لە ڕێی جەنابتانەوە داوایان لێ دەکەم کە دەبەخشن یعنی ببەخشینە کوو بەخشین نەک بچی لە دەرکەی یەکەچی بدەی بڵێ کاکەەوە 50,000 دینار ئەوانێک کە دەورەمەندن یعنی ئاوا ببەخشن ئەو فەقیرە ئیسیفادە لێ بکە ئاتو کات بەیانی لە دەرکەی ماڵێکی دەدەی لە دەرکەی دەدەی ماندی دەکەی یعنی تەسویری دەکەی داوا لەو کەسانە دەکەن تەسویر نەکەن تەسویر شتێکی زۆر ناشینە ئەو کەسە بە خۆی دادەشێتەوە بەڵام ئەو کەسێک کە دەبەخشی یعنی کە دەبەخشی بەخۆی دەڵێ کە ئەتو دەبەخشی دەبی ئەو دەستت ببەخشی ئەو دەستە داگای لێ نەبی کە دەبەخشیە کابرای وە بکە ئیسیفادە لێ بکە نەک سبەینەیە تو دەچی دەبەخشیە کابرایەکی کابرا ئیسیفادە لێی نەکاتن کاتو نمونە 5 وەرەقەت هەیە دەبەخشی نەک بچی بیدێ 5 نەفەر 6 نەفەری بیدە 1 نەفەری با ئیسیفادە لێ بکاتن. ئەو کاتت باش باشتر لە بۆ جەنابەت بەخێر. سەکەم تەوەرەکەمان لەسەر بەخشینە ئێمە لە مانجی پیرۆزی ڕەمەزان داینەوە مانگە مانجی بەخشین و سەدەقەیە و چ قسەیەکت هەیە لەسەر بەخشین؟ واللهی بەعام خەرچی مانگەکە مانجی بەخشینە مانجی لێ خۆشبوون و مانجی بەخشینیشە ئەو جاگەر بێت و هەر کەس لە لای خۆی یعنی طبعاً بەخشین بەچێ دەکرێت بە ئینسانی هەبووی دەکرێت بەڕاستی وەنیا بەخشندەش بەخشینیت کە ئەو جا خێر و چاکە زۆر دەکرێت بەخشین ئەگەر بێت و بکرێ بە تەواوی بکرێ بزانی بدەیە چێ مەسەلەن ئەقرەبوونە ئەولا بالمعروفی ئەوەل جاری مەسەلەن لە نزیکەکان دەر و جیران خزم و کەس کابرا هەبوونە دەزانی چێ نیتی لە دەور و پشتی لە خزم و کەسی لە جیرانی وەنیا لە ئەترافی خۆی ئەو جا ئەگەر بێت و بکرێ بە تەواوی بکرێ قەنەعەت بکەن فەقیری زۆر کەم دەبتەوە نارم نامینێ بە زۆر کەم دەبتەوە هیوادارم یعنی لەو مانگە پیرۆزەی خەڵک بە خۆی دابێتەوە یعنی خەڵک بە خۆی دابێتەوە هەست بکاتن مادەم بە ڕۆژی دەی مادەم ئیشی چاکە دەکاو دوای دیارە بە چێژ دەبەخشرێ مەسەلەن ئینسان مەسەلەن کرێتیە کابرا نەبوونە نوێشکەرە بە ڕۆژیە دەبی بۆنە ببەخشرێ. قەت ماڵی خۆت بەخشیوە؟ بەڵێ لەسەر نەبوونیش بەخشیتم نەک هەبوونی بەڵێ لەو کاتێکە لەسەر نەبوونی ماڵی خۆت بەخشی لە ڕووی وجدانەوە هەستت بەچی کرد؟ زۆر مرتاح بووی ما زۆر هەستم بە خۆشیەکی جەستەیی و کردیە دەرونیش کردیا چونکە زانیتم یەکەکەم دڵخۆش کردیا پێشم بەخشرایە لەو کاتیش هەبووە زۆر جار پێشیان بەخشیمە زۆر دڵ پێخۆش بوو بۆ کاتیش عینەن هەستم هەبووە. سیر دەکەین ئێستا هەندێک بەخشین هەیە بۆ نمونە دەچێتە قالبی ڕیاو یعنی بەڕای جەنابەت بەخشینەکانی ئێستا
زۆربیان لە پێی ناوی خۆیە بەخوای ئەوجا ئەوە هەر کەس و خۆی و ینی بەخۆی دەزانیتن چ دەکا هەیە زۆری هەیە تەبعاً لۆڕیاییە ببینی چار کەس ببینی خارە باغان ببینیت کە ئەوە دایتێ فلانی یانەوە ببینی ئەوە باش نییە ئەم لەلایانی شەرعیش باش نییە هەم لەلایانی ئینسانیش باش نییە لەوانەیە کابرا تەریق دەبتەوە ئینسان عزت نەفسی هەیە کابرا ئەگەر تو دەتەوێت ببەخشی بیدێ دەزانی ئەمنیتم نا ئەوێ نیتیان جەناب نیتی دەتانی کاتەچی لێ 5 دقەق بچی لە ماڵی لە جێیەکی لە جێ ئیشی لە بیبینی بیدێ و کەسیش نەزانی هەر بە خۆت و بینی خۆت و خوای ئەتولۆ پناخوای دەکەی خواش دەزانی لار چێندرێ ئەو شتەی ببەخشێت و ئەجا پێی ناوێت ڕیایی تێدابی ئەگەر ڕیایی تێدا بوو نەتامی هەیە و نەخێرە کەشی دەگا و وابزانم ئەگەر خوا بەڕحمی خۆگە ناوەریش ناگیرێ مامۆستا و کاتت باش باشتر بەخێر بێن بەخێر بێت تەوەری پرۆگرامەکەمان لەسەر بەخشین و زەکاتە چ قسەت هەیە لەسەر بەخشین و زەکات زۆر بەخێر بێن ئیشەکی زۆر خێرە زۆر شتێکی چاکە کەنگۆ بە و خێراستن حتا عالەمەکە تێبگاتن بزانێ بەخشین و زەکات چۆنە زەکات ئەوەن فەرزەشی یەک لە فەرزەکانی بڵێن وەکو نوێژ و زەکات و حەج و ڕۆژ و ئەوانە یەک لە فەرزەکانە زۆر پێویستە ئەو کەسانەی کە ئەو ماڵەی خوا دایتیانێ خوا دایتی ئەو کەسانەی کە ئەو ماڵەی ببەخشن خۆ ماڵی خۆیان نییە پێیان نابی ئەگەر قیمەتی خوای نەبێ یان قودرەتی خوای نەبێ یان نەیاندایێت یان ڕۆیان ڕۆنەکاتەوە چۆن ئەو پارەی غردەگەن چۆن بەدەستیان دەکەوی دەبێ ئەو پارەی ببەخشێ ئەو فەقیرانەی کە پارەیان نییە و زۆر کەس دارامەتمان هەیە خوا فەقیریشی دانایە دەوڵەمەندێکی دانایە میسانی دەوڵەمەند کردی و فەقیریشی کردیان ئەو کەسانەی وەچی ئیمتحانێکیان لە بۆ ئەو کەسانەی کە دەوڵەمەندن بتوانن زەکات بدەن پیاوی فەقیر کە پێویستیانە ئەو زەکاتەش دەدێتەوە کەسی دەبی زۆر لێ بکۆڵێنرێ کە بزانین ئایا پێویستێتی یان حەقیتی بدرێتێ یان نە چونکە زۆر کەس هەیە دەبینی بەناوەی زەکات دێ زەکاتم دەوێ و ئەو ماڵی خوای پێویستیش پێ نیە زۆر لە مزگەفتان تەسارف دەکەین کە زۆر کەس دێن دەرەوزەی دەکەن ئەو دەرەوزەکردنش نابی بدرێتە هەموو کەسەکی دەبی زۆر تاکید نەبی لێ کەمایە بڵێن جایزش نییە کە مامۆستاش لە خودبەی ڕۆنی کردەوە لە بۆمان و ئینشاءڵڵا زەکات دانیش ئەوەش فەرزەکە بەجێرە ئەو کەسانەیە کە زەکاتیان پێویستە و خاصە مالی هێتم بی یان خێزاندارە بێوەژن بی ئەوانە زۆر پێویستن چەند ماڵەش پێ ئاوادان دەکرێت ئینشاءڵڵا خواخرین گۆشت بنووسی لە سەردەمانێکی زوو برسیەتێک بڵاو ببەوە هەژاری و نەهامەتی تەنجی بە خەڵک چنی بوو خەڵکی لە بێپارەیی و بێنانیدا خان و زەوی و باغەکانیان هەمووی فرۆشت پیاوێک هەبوو ناوی عەبدولعەزیز بوو ڕۆژێکیان ژنەکەی تۆزێک پارەی کۆ کردبووە لە داهاتەکەی عەبدولعەزیزی هاوسەری بە عەبدولعەزیزی گوت بڕۆ باغێکمان بۆ بکڕە لەو باغانەی کە خەڵک ئێستا لە بێپارەییان بارزان دەیفرۆشێت عەبدولعەزیزی پارەکەی لێ وەرگرت و بەیانیەک زوو ڕۆیشت چوو پارەکەی هەموو بەخشی کە هاتەوە ژنەکەی پێی وت باغەکەت بۆمان کڕی وتی بەڵێ کڕیم بەڵام لێرە نا لە بەهەشت خۆشەویستان ببەخشن لەبەرەوەی خوا بەخشندەیە ئەم منە زۆر ئیبراهیمم پرۆگرامی مایشی دیمەنی ئەم جارم پێشکەش کردن تا پرۆگرامێکی تر دڵتان پڕ بێت لە بەخشندەیی و ماڵتان ئاوا و خواحافیز